لە ماوەی ڕابردوو بەهۆی کارەساتی لافاوەوە دانیشتوانی گوندی کۆری لە شاری هەولێری خۆشەویست تووشی زەرەر و زیانی زۆر بوونەوە کە ئەمەژەوە دەخوازێ هەموو لایەک هاوکار و پشتیوان بین بۆ کەمکردنەوەی زیانەکانی ئەم کارەساتە بە ئەرچی ئاینی و نیشتیمانی خۆمان هەڵبستین کە ئێمە بەردەوام لە گروپی کۆمپانیەکانی قەیوان دوور لە چاوی کامێرا ئەوەندەی لە تواناماندا بوو بێ لە هەر شوێنێکی کوردستان پێویست بوو بێ بە مێرکە هەستاوین. لەم چوارچێوەیەدا ئێمە ویستمان بەشداری بکەین لە خزمەتی ئەو شوێن و گەڕەکانەی زیانیان بەرکەوتووە و پێشنیارمان کرد بە دروستکردنی ئەم قوتابخانەیە لە گوندی کۆری بەشدار بین. جێی خۆشحاڵیە ئێستاش لەگەڵ ئێوەدا بەردی بناغەی دادەنین و هەوڵ دەدەین بە زووترین کات و بە بەرزترین کوالیتی تەواوی بکەین بۆ ئەوەی بکەوێتە خزمەت دانیشتوانی ئەم شوێنە و منداڵەکانیان. ئاشکراشە بوونی قوتابخانە و ڕەخساندنی دەرفەتی خوێندنی یەکسان بۆ منداڵ و کچ و کوڕەکانمان بناغەیەکی پتە و بەهێزە بۆ بنیادنانی داهاتوێکی باشتر و دڵنیابوون لە ئایندەی کۆمەلگا خۆی. ئەمەش هۆکارێکی ترە بۆ ئەوەی ئێمە لە گروپی کۆمپانیەکانی قەیوان بە هەموو توانامانەوە ئەم ئەرکە جێبەجێ بکەین. ئێمە لە گروپی کۆمپانیەکانی قەیوان لە ئێستا و لە ڕابردووشدا هەموو کوردستانەکەی خۆمان بە گۆڕەپانی یارمەتیدان و هاوکاریکردن و چاکە زانیوە چونکە ئێمە باوەڕی تەواومان بەوەیە کە سەرمایە گوزاری تەنها لایەنی مادی ناگرێتەوە بەڵکو هەمیشە وتومانە گەورەترین سەرمایە گوزاری ئێمە بنیادنانی ژێرخانی ئابووری کوردستان و ڕەخساندنی زۆرترین هەلی کار و یارمەتیدانی کوردستانیانە لەو شوێنەی کە پێویستیان پێێتی. خۆشحاڵی ئەمڕۆ لێرەین بۆ دانانی بەردی بناغەی قوتابخانەیەکی هەژدەپۆلی لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە دەبەخشێتە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. شەمەی ڕابردوو بەهۆی کارەساتی سروشتیەوە چەند ناوچەیەکی کوردستان زیانی پێگەیشت بەڵام سپاس بەخوای گەورە زیانەکان زیانی ڕۆحی نەبوون. پاش ئەو مبادرەیە کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 21 نۆی 2019 لە کاتی زەنجی خوێندن داوای کرد کە لە پاڵ حکوومەتی هەرێمی کوردستان سەرمایەدارانی ژۆری خۆیان بژێڕن گروپی کۆمپانیەکانی قەیوان و بەڕێز کاک شێخ فاخر ئەمڕۆ ئەوە کاگرێتە سەرشان کە چەند مانجێک لەوە پێشیش لە شاری سلێمانی وەڵام دەرەوەیەکی ئیجابی بووە بۆ ئەو هەڵمەتەی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە و لەوێش بەردی بناغی قوتابخانەیەکی 12 پۆلی داناوە.